وەزعەکە زۆر ئەگۆڕێت. حەزەکەم دڵنیا بیت لەوە. من لە حەزەیەکی تر کە سیر بوو لای من، سلەیمانی شاری ڕۆشنبیریە، وانە پڕ لە پیا و معقول و بیزنسمان و نووسەر و هونەرمەند، گۆرانی بێژ و ڕەسام. شتێکی سەیرم لە حەزە کردووە، من لە 8 مانگەوە یەک پیا و معقول، یەک هونەرمەند، یەک بیزنسمان، یەک دیفاعی لە ئەو هەواڵانەی کە پێش 8 مانگ لە حکومە بوون نەکردووە. یەک. نەخێر ناترسن، نەخێر ناترسن. لە چیە ترسن؟ لە چیە ترسن؟ بۆ لە ئێمە ئەترسن؟ بۆ لە ئێمە ئەترسن؟ با من پرسیارێکت لێ بکەم، بۆ لە ئێمە ئەترسن؟ من بووم دەستگای زانیاریم بەکارهێنا بۆ تهدیدکردنی کادر و کادرانی حزبی تر. من بووم بیزنسمان مەفڕاند، نازانی چییە گوزەرە لەناو ئەم شارە، تخوا بەجددیتە 5,000 هێزی سکرتاریەت هەیە لەناو ئەم شارە. لە ژیان تا گوێت لێ بووە سکرتاریەت غەدر لە یەکێک بکە؟ گوێت لێ بووە؟ نا. کەی بیستوتە یەک جار تۆ هەویەیەکی سکرتاریەتت بینیوە؟ نەخێر نەخێر. بەڵام دەیان کەس تهدید کراوە، دەیان کەس تهدید کراوە بە ناوی دژە تیرۆر، نە بە دژە تیرۆر، بە ناوی دژە تیرۆر. گۆڕانکاریەکی زۆر ڕووی داوە لەناو ئەم شارە. من ڕەفیقم هەیە لەناو شار، من سەدان نامەم بۆ هاتووە، دەستخۆشیمان لێەکەن. بیزنسمان ئەڵێ ئەم شەو من ئەتوانم بخەوم، ئەم شەو من ئیستراحەتەکەم، من لە 8 مانگەوە سەرانە نادەم بە ئەم و ئەو. ئەوە نەما. حزب دوور کەوتەوە لە بیزنس. حزب ناوی کەسم نەهێناوە، باسی هیچ شخصێکم نەکردووە. حەزی شەکەم ئیمتیحانمان کەن، مراقب بن کە بیزنسمانێک هاتە پێشەوە وتی ئەمە ڕوویداوە، وەرە پێم بڵێ بزانە هێڵم یان ناهێڵم. دڵنیا بە گۆڕانکاریەکی زۆر بەڕێوەیە. 5 هەفتەیە، 6 هەفتەیە. هەر سەیری ستاتیستیکەکانی ناو شار بکە، قاتڵ، فراندن، تەقە، دزی، سەرانە، مقارنەی کە لەگەڵ 2 مانگ پێشەستە. دڵنیاتەکەمەوە عەرز و ئاسمانی فەرقە. من سپاس. کاک باڵ، من ئەرکان عەلیم لە تۆڕی میدیای ڕوودا. بەڵێ کاک ئەرکان نەزانم. سپاس دەکەم. حەزم نەکرد ینی پرسیارەکان بێتە دیبێت، بەڵام من کوڕە بیکە. باش. پرسیار یەکەم 3 ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی سیوێکی ئاب بێدەنگە. ئەم ساڵ بەیاننامێکتان دەکرد، ئەو بەیاننامە بەرامبەر بە پارتی توند بوو. ئەگەر لە بەیاننامەکە بوو یان خۆت ڕەت لەگەڵ ئەو نەمەتی بەیاننامە هەبوو؟ ئەمە ئیشی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. منیش پشتیوانی هەموو بڕیارێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم. شانازخان باسی ژار خواردنی کرد، خۆشت باس کرد. ئەگەر تۆزێک لە وردەکارەکەی بۆی خەڵ تێبگا بەڵگەکان چۆنە و پەیوەست بە لاهور شێخجەنگی. من زۆر بە وازحی قسەکەم کرد و زۆر بە دەقیقی قسەکەم کرد. ئەشتوانم دووبارەی کەمەوە بۆت. بەڵێ من دەرمان خوارد کراوە، بەڵێ من بەڵگەم لایە، بەڵێ من ئەترافی خەڵکانم لایە، شتی تریشم لایە. بۆ بڵاو نەکراوەتەوە زۆر وازحە. چونکە من ئێستا مناقەشەی ئەوە ئەەکەم، 1 ئەمە بدرێت بە مەحکەمە، 2 لەکوێ بدرێت بە مەحکەمە. ئایا لە کوردستانی دەم بە مەحکەمە ئەم کەیسە یان لە وڵاتێکی تر؟ جەناب بەتەزانی من هەموو شتێک ناتوانم بڵاو بکەمەوە، بەڵام بەداخەوە من دەرمان خوار کراوم. دکتۆر هەیە لێرە منی بینیوە، پرۆفسۆر هەیە لە چەندین شوێنی دنیا تەخلیتی دڵی منیان بینیوە و دووبارەیەکەمەوە ئەو مادەی کە درا بە من دۆزراوەتەوە، خەڵک ئێعترافی کردووە لەسەری. تۆزانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆربەی حزبەکانی کوردستان چەند موشکیلە هەبووە، چەند کێشە هەبووە.
هەر لە ناو یەکێتی ناوەندی بڕیارمان هەبوو پرۆسەی ریفۆرمان هەبوو کاک بەختیار ویستی لە من باشترە زانە شتی وا قەت ڕووی نەداوە هەواڵە شتی وا قەت ڕووی نەداوە خیانەتە نە لە من لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێبازی جەنابی مام جەلال وەڵڵا لە خەڵکی کوردستان قەت شتی وا ڕووی نەداوە بۆیە وازەحە هەموو کەسێک تێبگات حوتی مانگ و پێش حوتی مانگ تەواو بووە گەڕانەوە نییە بۆ پێش هەشتی مانگ هەشتی مانگ ئەو ڕۆژەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕایەوە بۆ ڕێبازەکەی جەنابی مام جەلال کە بۆمان هەیە ڕێی جیاوازمان هەیە بێ کە بۆمان هەیە مناقەشەی یەکتری بکەین کە لە واتساپ گروپێک تۆ مناقەشە لەگەڵ کارگەرێکی مەکتەبی سیاسی بکەیت نەتیجەی ئەوە قسەی توندە نەتیجەی ئەو مناقەشەیە ئەوە نییە هێز بنێریتە سەر کارگەرێکی مەکتەبی سیاسی جادەکە قەتعکەیت دەرگاکەی بشکێنیت پێڵاوەکانت لەسەر مێزەکەی دانیت هەزار تەهدید و جنێوی بۆ بنێریت کێوە ڕێبازی مام جەلال هەواڵان کەی مام جەلال شتی وایە کرد ئەم حزبە ئەوەنە دوور کەوتبووەوە لەو پرینسیپانەی جەنابی مام جەلال و لە پرینسیپی سۆشەڵ دیمۆکراسی من گریان ماهات بۆ ئەم حزبە خۆزگە ئەو شتانەی کە لە ڕوودا و بڵاو بوونەوە لەسەرم حادیسەیە کە من بۆتان باسەکەم خۆزگە وانە بواە بەڵام هەواڵم وا بوو ئایا ئەمە ڕێبازی مام جەلالە ئەمە سۆشەڵ دیمۆکراسیە لەسەر مناقەشەیەکی بەسیط لە گروپێکی داخراو هێز ناردرایە سەر کارگێڕێکی مەکتەبی سیاسی هەواڵان باسی جەنابی مام جەلالەکەن جەنابی مام جەلال لە ژیانە بووایە قەچتی وا ڕووی نادا قەچتی وا ڕووی نادا کاک باڵ کەواتە کاک شێخ لاور لەسەر ئەو داواکارانی ئێوە با بڵین ڕازیە کورسان جێڵی یاخود ئەمێنێتەوە و ینی دوایین کۆبوونی نێوەندیش کە کرا ئەوەی چەند شەڕ لەم بوو پێش بەچی گەشتن ینی کاک شێخ لاور سوورەکە بمێنێتەوە و ئێوەش سوور لەسەرەوی کە کوردستان بەجێ بێڵە لانی کەمەگەر تا دوای هەڵبژاردنەکان بێ ئەمە یەجگەروان نییە وەکو ئەوی کە باسیەکە نەمە چەند مناقەشەیە کرا یەکێک لە مناقەشەکان ئەوە بوو کە ئەگەر حزب بەرە جەنابی بڵێ بۆ مەرحەلەیەک وڵات بەجێ بێڵە ئەو وڵات بەجێ بێڵێت ئەو ئەمە ئەوەڵین جاریش نییە ئێمە وا بکەین ئەگەر لە بیرتان بێت لە ئینتخاباتەکەی پێشتر بڕیارێک درا کە بەڵکو ئەمە بێت تۆزێک بە دیپلۆماسی ئەمەیان بڵێم کە بەڵکو هەندێک سەرکردایەتی قسە نەکەن باشتر بێت لەوەی کە هەندێکیان قسە بکات لە بیرتانە شتێکی وا هەبوو طبعا تۆ حقوقی ئینسان هەیە و ئەمە هەیە و ئەوە هەیە تۆ ناتوانانی بەیەکێک بڵێ وس نابێ قسە بکەیت یان بەیەکێک بڵێ بڕۆ دەرتەکەم لە وڵات ئەمە ڕووی نەداوە هەم ئەوسا بەو هەواڵانە وترا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ زەحمەت تا دوای ئینتخابات قسە مەکەن ئەمەش هەروە بوو ئەمەش بڕیار درا بێ زەحمەت تا دوای ئینتخابات ڕەنگە باشتر بێ جەنابەت سەفەرێک بکەیت و دوای ئینتخابات زۆر زۆر بەخێر بێتەوە طبعا بە بڕیارەکەی مەکتەبی سیاسی جەنابی کاک ڕەفعەت ئاگای لێ بوو بڕیارمان دەرکرد و ناردمان بۆ لاهۆر بەدڵی نەبوو وتی سەرکردایەتی با پێم بڵێ ئێوە سەرکردایەتیش پێیوت بەڵام دیارە و بڕیاری داوە نەڕوات لە 124 سەرکردایەتی 104 سەرکردایەتی پشتیوانی ئەو ڕەئیە بووە لە عینی کاتیشا من پێم جوان نەبوو جەنابی کات دکتۆر بەرهەم هەر داوای لێ بکەین ئەو شتە ئیمزا بکات لەبەرەوەی کە سەرۆکی کۆمارە و منیش پێم عیب بوو ئیمزایکەم لەبەرەوەی کە با نەبێتە شتێکی شخصی بە کوردیەکەی من داوام نەکردووە لاهور بڕوات ئەمە داواکاریەکی حزب بوو بۆ مەرحەلەیەکی دیاری کراو ئەڕوات ناڕوات بە کەیف خۆیەتی زۆر احتیادیە کۆبوونەوە کەیکە باست کرد ئەو ڕۆژە
بەڵێ کۆبنەوەمان کردووە و چەندین جار لەگەڵی دانیشتوم چەندین کۆبنەوەی نهێنیمان کردووە چەندین کۆبنەوەیمان کردووە کە باسمان کردووە چی بکەین و بۆ مەرحەلەیەکی تر چی بکەین بەداخەوە نازانم چۆن بەڵام هەموو کۆبنەوەیەکی نهێنی دوای سعاتێک لەناو سۆشەل میدیایە و قسەکانی کە باسی شەکرێت ئەکسی حەقیقەتەکەیە نەوەڵڵا هیچ نزیک نەبووینەتەوە نەوەڵڵا هیچ دانیشتنەکانمان ئەنجامی باشی نەبووە و من تەسەووریش ناکەم بتوانین یعنی بە کۆبنەوەی داخرا و ئاوها کێشەکان حەلکەین چەندین نەوعی تر هەیە ئێمە ئەتوانین حەلیکەین بۆ معلوماتی شت هەموو یعنی هەوڵم داوە لە چەندین لایەکەوە حەلیکە هەوڵماندا وەکو عیلە حەلیکەین حەل نەبوو تەڵەبانیەکان هاتن داخلی کێشەکە بوون حەل نەبوو هەوڵماندا بە حزبی بیکەین حەل نەبوو بەڵام من ئالێرەش پێتان ئەڵێمەوە تەواو بووە بەشداری ناکات لە بانگەشەیان نەخێر خۆی وتی و ئەگەر قانونیان ئەو پرسیارە بکەیت بەڵێ هاوسەرۆکە بەڵام هاوسەرۆکێکی بێدەسەڵاتە هەموو دەسەڵاتەکانی تەسلیمی من کرد خۆی ڕازی وەڵام من هەراگام لێ نەبوو ئەگەر قسەی ڕاستی تەوێ من ئاگام لەو بڕیارە نەبوو جەنابی کاک ئاراس تەلەفۆنی کردبوو بۆ چەندین مەکتەبی سیاسی وتی با ئێمە کۆبنەوەیەکی مەکتەبی سیاسی بکەین ئەم برادەرە واکات حتا من ڕەنگە شکم هەبوو بێت کە شتێکی تر ڕوەدات لەو کۆبنەوەیە بەڵام قسەی کاک ئاراز بوو کۆبنەوەی مەکتەبی سیاسیمان کرد و دەسەڵاتەکانی دا بە من کاک بافڵ کۆتا پرسیار بەداوای لێبوردن لە هاوڕێکانم کاتم زۆر گرت ینی لەوانەیە پرسیارەکەش پێ ناخۆش بەڵام هەرێکم چکە پێشتر وتت چی هێڵن من هیچ پرسیارم پێ ناخۆش نابێت دڵنیا بن من بۆ ئەوە هاتووم ئێمە قسە بکەین لەگەڵ یەکتری و باش هەوڵ بدەم جوابتان بەمەوە بەڵام ئەگەر هەندێک پرسیارم جواب نەدایەوە بێتاقەتمە باش ئاساییە ینی ئەم بابەتی کە جەنابەت باسکە سەران وەرگرتن و قاچاقچی و خەڵک ڕفاندن و هەڕەشەکردن و هەڵکوتانە سەر خەڵک و ئەمانە 10 ساڵەیە قسەکەی خەڵک لەسەر ئەوەیە وە کاردانەوەی یان فیدباکی سوۆشال میدیاش ئەوەیە کە 10 ساڵە کاک بافڵ بۆ قوڵی کردووە کە هاتە سەر بابەتی ئەوەی کە خۆی ژەهر خوار دەکرێت اینجا ڕەتفعلی خراپی هەبووە خۆت وتەنی وتت ستۆپ 10 ساڵ ئەمە هەیە چۆن نەتانتوانی ڕێگری بکەن ئێستا لە حدەسێکە ڕووداوێکە ڕۆدا ئیتر هەموو شتەکان پێچوان نابێت ئەگەر ئیجازە بێ بە من حەزەکەم وا جوابت بەمەوە ڕقم یەک زۆر سەیری سۆشەل میدیا مەکە بۆ خۆت لە من باشترە زانی 85% ئەوەی کە ئەیخوێنیتەوە لە سۆشەل میدیا ڕاستی نییە یان تیمی ئەمە یان تیمی ئەوە یان ئەم حزبەیە یان ئەو حزبەیە بۆیە جەنابەت لە من باشترەوە ئەزانی بۆیە با سەری خۆمان بە سۆشەل میدیا نەیەشێرین 10 ساڵیشە وەزعەکە وایە من قەناعەتم وانییە قەت بەقەر ئەم 2 ساڵە خراپ بوو بێت وەزعەکە و دووبارەش یەکەمەوە ناڵێم هەمووی ئەم شەخصە بووە یان ئەم شەخصە بووە بەڵام من پرسیارێکی ترت لێ یەکەم بۆ 8 مانگ وەستا وابزانم ئەوە جوابی پرسیارەکە تەداتەوە بەڵێ بەڕێز باڤڵ تاڵەبانی من شیراز ڕۆفم لە کەناڵی کێنێن ڕاستی زۆر بەخێر بێت پرسیارمێ زۆر سپاس زۆر بەڕێزیت دوو پرسیارمێ لەبارەی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە تایبەت پەیوەست بە مۆزوعی هاوپەیمانی کوردستان بەڵێ پرسیاریەکەم ئەوەیە هاوپەیمانی کوردستان تەنها هاوپەیمانێتیەکە لە نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانە یاخود دەکرێت بەرفراوان بێ و بێتە چەترێک تا لایەنی تریش جیان بێتەوە لە ژێرە و سایەدا ئەمە پرسیاریەکەم وەڵام بەرەوە پرسیاری دووەمە بەسەر چاو پرسیارێکی زۆر جوانە و ئیشەڵڵا ئەبێتە چەترێک تا ئێمە بتوانین چەندین لایەن کۆکەینەوە خۆیەوە هەدەفی منە و ئەو عیلاقەیەش کە هەمانە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان حەز ناکەم هەر بۆ ئەم انتخاباتە بێت ئێمە کەسی یەکین و
هەر بەڕاستی ئێمە کەسیەکین من حەزەکەم ئینشەڵڵا وەزەکە بەردەوام بێت نزیکتر بکەوینەوە بەڵکو دوای شتی تریش بکەین یەک بگرینەوە خواستێکی وا هەیە لە ناو یەکێتی نیشتیمان یاخود لای بەڕێزت لانیکەم ئەری وەڵڵا لای من هەیە لە لای من زۆریش هەیە و زۆریش حەزەکەم لایەنی تریش هەیە خەڵک هەیە زوتنەوەی گۆڕان جاری باسم نەکردووە بەڵام تازە ئەوە ئێستا کاکمەر خۆی برادرانەی بینن و ئینشەڵڵا مشکلەمان نابێت بەڵام مەزای چۆنە بەڵام ئێمە بەڕاستی نابێت لە بیرمان بچێت بۆ ئێمە سیاسەتەکەین بۆ ئێمە سیاسەتەکەین ئێمە سیاسەتەکەین تا بتوانین میلەتەکەمان خزمەت بکەین ئێپە وا بکەین و پێشم وایە هەموو ئەو حزبانەی کە لەم مەنتیقەیان کە پێ وترێ گرین زۆن ئێمە بتوانین یەک بگرینەوە ئەلەقەن تێبگەین لە یەکتری ئەتوانین ئەوسا باشتر خزمەتی خەڵکی خۆمان بکەین ئەشیکەین پرسیاری دووەم بەڕێز باوڵ تاڵەبانی پەیوەندی بە هەندێک گلەی ئەگەر ئاشکرا ئەگەر ژێرلێوی بزوتنەوەی گۆڕان یا بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانەوە هەبێ لە چەند مناسبەیەکە وتویان ئێمە زیاتر لە ئیتفاقێکمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بە ئیتفاقی داباشانیشە لە نێوان ڕەوانشاد کاک نەوشیروان و ڕەوانشاد مامجەلالە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێویست پابەندی ئیتفاقەکانی نەبووە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە لەبارەی ئیتفاقی هاوپەیمانی کوردستان یەکێتی تا چەند پابەندە و ئەو ئیتفاقانی ڕابردووتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە چی بەسەراتوە با من بە زمانەکەی خۆم جوابت بمەوە ئێمە بۆ هەموو شتێک ئامادەین ئیتفاقی کۆن جێبەجێکەین یان ڕەنگە ئەمە باشتر بێت ئەمڕۆ ڕۆژێکی ترە چەند ساڵێک تێپەڕێەوە بە ڕەئی من ئێمە لەگەڵ براکانمان لە بزوتنەوەی گۆڕان دانیشین ئیتفاقێکی تازە بکەین ئیتفاقێکی استراتیژی کە ئێستا بتوانین جێبەجێ بکەین و گونجاو بێت لەگەڵ ئەمڕۆ نە ئیتفاقێک کە چەندین ساڵ پێش ئێستا نووسراوە بەڵام بۆ هەردووکی ئامادەی من سپاس ئیتفاقی استراتیژی ببەخشە ئەو بوو بە سێ بەسقای ناکە بە ئیجازەی دۆستەکان ئیتفاقی استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بەڵێ هەبوو ئەم ئیتفاقە ماوە و ئەگەر بتانە ئیتفاقێکی تری استراتیژی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بکەن بۆ نمونە تەزاڕوب ناکەن ئیتفاق لەگەڵ پارتی بەجیا ئیتفاق لەگەڵ گۆڕان بەجیا نا جارێ ئەو ئیتفاقی بینی ئێمە و پارتی ئەگەر ماش بێت دەمێکە وەک خۆی جێبەجێ ناکرێت لە هەردوو لایەنەوە ئێمە منافەزەیەکمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵ گۆڕان بەڕاستی پێویست ناکە ئێمە هەمان بێت بن لێتان ناشارمەوە هەدەفی من ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕقم یەک حزب بێت لە کوردستان برادرانی پارتی بێتاقەت مەبن بەڵام منەمێ لیان بەمەوە منەمێ ئەکسەریەتی پەرلەمانی کوردستان یەکێتی بێت من باوەڕم بەوەش هەیە کە بە خزمەتکردنی خەڵک بە نەهێشتنی گەندەڵی بە حزبایەتی بە سیاسەتێکی دروست ئێمە ئەتوانین ئەوە بکەین بەڵام قەناعەتم وانە کە ئێمە بتوانین بە ژنێ و بە فەیسبوک و بە ئەم شتانە لە هیچ حزبێک ببینەوە هەر خۆمان بچووکە بینەوە بۆ ئەو شتانە بۆ ئیتفاقی استراتیژی پێویستمان بە ئیتفاقێکی استراتیژیە ئەوە ئەبێ پرسیار بکەین چی تیا بێتەوە ئیتفاقە پێشەوەی بگەینە ئەو مەرحەلەیە ئێمە بێ شتێکی تر بکەین ئێمە ئەبێ کورد یەک خەینەوە لە بەغا جارێ لێرە چیەکەین دوای توانین مناقشەی بکەین ئەوەی کە زەرورە ئێستا ئەوەیە کورد بە یەک ڕێزی و بە یەک دەنگی بڕوە بۆ بەغا من پێم وایە ئەمە هەنگاوێکی باشە شتەکانی تر دوای ئەوە دێن ئێستا عەلەقەن یەکێتی نیشتیمانی کوردستان یەک ڕەئی هەیە ئێستا بەشێک نەماوە لە ناو یەکێتی کە پێی باش بێت ئەم هەرێمە بکەینە دوو بەش بۆ نمونە من باوەڕم بەوە نییە ئەو هەموو شەهیدەمان داوە ئەنفال کراین کیمیاویان لێداین شەڕی هەموو وڵاتەکانی دنیامان کرد بۆ ئەم هەرێمە کردمان جا ئایا پرسیارێکتان لێ یەکەم کی قبوڵ یەکات لێمان لەبەر کێشەیەکی شەخصی ئەم هەرێمە بکەینە دوو بەش هەر کفرە خیانەتە بەڵام نەیانی ناتوانین منافەسەی پارتی دیموکراتی کوردستان بکەین و من لێرە دووبارەیەکەم و هەدەفی ئێمە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان
ببێت بە گەورەترین و بەهێزترین حزب لە کوردستان و زۆر گەشتبینیشم بۆ ئەوە بەڵام بە جەنتڵمانلی. کاک بافێڵ سڵاو لێ بێتم کاتەوە باش من دێستم لە کەناڵی ئاسمانی سپێدا. پرسیاری یەکەم ئەوەیە لە دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیستەمی هاوسەرۆکی لەناو یەکێتیا پەیڕۆ دەکرێت. ئەم بابەتە تا چەند خاڵی بەهێز یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەم سیستەمە وەکو لە قسەکانی خۆشتا باست کرد جۆرێک لە ناکۆکی لەسەرم بابەتە هەیە بەردەوام دەبێت سیستەمی هاوسەرۆکی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەردەوامە بێت بەردەوام نابێت ئەوە بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بەجێ بێڵین بەڵام وەکو سیستم ئەگەر ڕاست بووینایە لەگەڵ یەکتری ئەگەر مناقەشەی جددیمان بکردایە لەگەڵ یەکتری ئەگەر بمان توانایە گلەییەکان بە یەکتری بڵین نە لە سۆشەڵ میدیاوە لە یەکتری بین ئەگەر بمان توانایە وەکو برا سیاست بکەین سیستمەکە سیستمێکی خراپ نییە. ئێستش باوەڕم بەوەیە کە ئەمانتوانی وا بکەین ئەو سیستمە سەرکەوتوو بێت بەڵام ئێستا لەم مەرحەلەیە نەخێر سیستمی هاوسەرۆکی من پێم وانییە مابێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەوە ماوە لە ناو کۆبوونەوەیەکی سەرکردایەتی ئەو بڕیارە بدرێت ئەوەی کە من بە جەنابتم وت ئێستا ڕەئی شەخصی خۆمە بەڵام تەبعەن ئاخر بڕیار لای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەموو سقەیەکیشم هەیە بەو سەرکردایەتیە خاصەتەن دوای هەشتی مانگ. پرسیاری دووەم ئەوەیە لەم ڕۆژانەیە بەڕێز شێخ لاهور چووە دادگای سلێمانیان چووە بەردەم دادگا جەنابیشت باست کرد لە قسەکانتە ینی ئێوە پاڵپش بە دادگا تا نوێکێشەکان یەکلایکەنەوە زۆر جاج لە کوردستان باز لەوە دەکرێت سەرۆری یاسانیە پێتان وایە لە ڕێی دادگاکانەوە ئەم کێشانە کێشەکانی ناو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکرێت کێ چووە بۆ دادگا؟ شێخ لاهور نامەوێت بە نەوعێک جوابی ئەمە بمەوە بەس ئەگەر قسەی ڕاستی تەوێ من بە مەسەلەی انتخابات و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر مەشغوڵم بەڕاستی ئاگام لە هاتوچوەکانی لاور نییە من دەستخۆشی لە یەکەم حەزەکەم بۆ کوێ بڕوات ئافرین پەنا ئەبێتە دادگاتەوە بۆ ئەگەر پێویست بک بەڵێ جارێک بڕیاری کۆتایی خۆم نەداوە بەڵام ئەگەر پێویست بک بەڵێری وەڵا لە هەرێمی کوردستان سەرۆری یاسا هەیە دادگاکان یعنی جۆرە لە جۆرەکان سەرۆریان هەیە تا کێشەکان چارەسەر بکەن و وتم بەشێکی زۆر گلەی هەیە لە دادگاکان تۆ تێبینی چێ لەسەر دادگاکانی هەرێمی کوردستان من سقم بە کوردستان هەیە و سقم بە دادگای کوردستان هەیە. زۆر سپاس بۆم دیدارە پاڤڵ با لە ڕووداوەکانی ناوخۆی یەکێتیەوە دەست پێ بکەین من یوسفم لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئەگەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبێتەوە چەندین ڕوودا و کارەساتی گەورە و جیابوونەوە لە ناو یەکێتیدا ڕوویداوە ئەوەی ئەم جارە جیاوازە لە ڕووداوەکانی پێشووی کە بەسەر یەکێتیدا هاتووە لە ڕابردوودا خەڵکانێک لە یەکێتی ئاهاتنە دەرەوە بەڵام ئەم جارە بەو پاسەوانی کە بەڕێزت باست کرد خەڵک لە یەکێتی ئەنێرنە دەرەوە ینی ئەمە قورس نابێت بۆ بارەدۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا من دووبارەیەکەمەوە کەس نانێژێتە دەرەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەس نانێژێتە دەرەوە بەڵام من دەتوانم بە نەوعێکی تر جوابت بەمەوە حساب کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سویسرایە لە کوردستان نییە حزبێکە بێت ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سویسرایە لە جنیڤە ئەم شتانەی کە هەمووتان نەیزانن لە ناو حزبەکە ڕوویداوە ئەم شتانەی کە لە سلەیمانی ڕوویداوە لە جنیڤە ڕوەدات ئۆکەی اینجا ئەو شتانەی کە دەستگا ئەمنیەکان کردویانە لە سویسرا کردیان ئەو شتانەی کە بەرامبەر من کراوە لە سویسرا کرا ئەو هێزناردرەی سەر کارگێرێکی مەکتەبی سیاسی لە سویسرا کرا ئەمە بێنەرە بەرچاوت ئەلەوێ تاوانبارە چی بۆ محکەمە حاکمەکە ئەڵێ تۆ تاوانباری
تاوانباری شەڵێ بەڵێ گەورم عقوبە چییە؟ حاکم ئەڵێ وەڵا عقوبەکەت ئەمەیە ئەو پارەیە کە کۆت کردووەتەوە ئەم هەموو ساڵە بۆ خۆت بیزنسەکانت بۆ خۆت ڕەفیقەکانت ئێمە وەکو چاوی خۆمانەیان پارێزین بڕۆ 4 مانگ بۆ وڵە خۆشترین وڵاتی دنیا بڕۆ بۆ خۆت ئیستراحەت بکە جارێ لە سویسرا تاوانبارەکە دەستی حاکمەکە ماچەکە ئەڵێ زۆر سپاس کاک حاکم 5 دقە دوایەوەش جەنابی کاک حاکم یەکسرە بن لە شێتخانە دایەنێن ڕێک وایە هەواڵ پاڤڵ با پرسیاری دوم لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بێ بەڵێ مانگێک بە چەند ڕۆژێک یاخود نزیکی چ شەوێکمان ماوە بۆی کە هەڵبژاردننی پێشوەختە لە عراقدا ئەنجام بدرێت و هەموو هێزە سیاسەکان لە عراقدا خۆیان بۆ هەڵبژاردنە ئامادە کردووە لە لای یەکێتی نیشتیمانی هەڵبژاردننی پێشوەختە چه ئامانجێکی هەیە و بە چه ئامانجێکەوە چێتەوە هەڵبژاردنەوە و بە تایبەتی کە ئێمە ئەیبینین هاوپەیمانەتێکی هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لێک تێگەشتی هەیە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و پەیوەستیش بە دۆخی ناوخۆ یەکێتیەوە یەکێتی ئامادەیە بۆم هەڵبژاردە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە بۆ ئەم هەڵبژاردنە ئەرێ وەڵڵا ئامادەیە داواشەکەم لە هەموو یەکێتیەکان وەکو هەموو جارێکی تر بێن ئیشی خۆیان بکەن سەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەرزکەنەوە و هیچ ئێمە لە ئینتخابات ناترسین پێشوەخت بێت لە وەختی خۆی بێت هەر چۆنێک بێت بەڵێ بە کوردیە کورتی کەمەوە بۆت بەڵێ ئێمە ئامادەین سپاس بەڕێز بافڵ تاالبانی سارا جەلالم لە کورساد نیوز بەشێک لە پرسیارە گرنگەکان کە هەبوو برادران پرسیاریان کرد بەشێکی دیکەشی جەنابەت خۆت ڕوونکردنەوەدا و وەڵامت دایەوە لەسەری بەڵام من دەمەوێت هەندێک پرسیار بکەم سەبارەت بە دۆخی هاوڵاتیان لە شاری سلێمانی کە بێگومان پرسیارە لەلایەن و گرنگە بۆیان یەکێک لەوانە کەیسی سەرانە وەرگرتن ئازاردانی خەڵک قاچاقچێتی کە ئەمانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بینیمانەوە هەبووە بەڵام جەنابەت خۆز لە ماوەی ڕابردوو چەند جارێک باست لەم پرسە کردووە ئەوەی لێرە جا گرنگە ئایا ئەم کەسانە ڕوبەڕووی دادگا کراونەتەوە و دەکرێنەوە و دوای ئەوە لە دادگا چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت بۆ پێی کە هاوڵاتیان زۆر کاتگلەی ئەوە دەکەن کە کەیسەکان داخراوە لە دادگا چۆن ئەو دڵنیایە دەدەنە هاوڵاتیانی شاری سلێمانی کە ئازاریان دراوە یاخود بزنسەکانیان ڕاگیراوە یاخود کارەکانیان بە هەر جۆرێک لەو جۆرانی کە هەبووە یاخود پرسی سەرانە وەرگرتن هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان ناهێڵێت ئەمانە دووبارە بێتەوە بەتایبەت لە دوای 8 تەمووزەوە سپاس دەکەم پرسیارەکەت پرسیارێکی قورسە من ناتوانم لە جیاتی دادگا قسە بکەم بەڵام ئێمە توانین شتێکی تر بکەین ئێمە ئەتوانین وا بکەین کە خەڵک ئەو ترسەی نەبێت نەترسێت کە هێزێک یان دەستگایەک یان هێزێکی تایبەت یان شتێکی وە یەت زەختێکیان لێکات کە نەوێرن شکاتی خۆیان بکەن کە نەوێرن بێنە پێشەوە ئەمە یەکێک لە شتەکانە کە ئێمە وەکو یەکێتی توانین بکەین ڕقم 2 ئێمە ئەتوانین باشتر کۆنتترۆلی یەکێتی بکەین و زیاتر کۆنتترۆلی خەڵکەکانی کە نزیکن لە یەکێتی بکەین ئەتوانین وایان لێ بکەین کە کەس ئیتر نەتوانێت ئەو شتانە بکات دادگا ئەبێ بەڕاستی ئیش خۆی بکە من حەز ناکەم تەداخل کەم لە ناو ئیشی مەحکەمە و حەز ناکەم تەداخل کەم لەو شتانە و ئیشی خۆیانە و بە هەرچی نەوعێک من کۆمنت بدەم لەسەر ئەوە خراپەشکێتەوە لەسەر من ئەگەر من بم بەس ئەگەر من بم من حەزەکەم هەموو هاوڵاتیەک ناترسێت ئازاد بێت بێت شکاتی خۆی بکە و ئیشەڵڵا دادگاش ئیشی خۆیەکە بێگومانەوەی مش بەستم بۆی گرنگە ئەو بەشێتی کە پێیوەستە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم زۆنە و لەم سنوورەدایە ئەوەی کە گرنگە بکەن من ئەتوانم بڵێم لە 8 مانگەوە ئەو شتانە ڕوو نادات ئەگەر لە بیریشتان بێ چەند مانگێک پێشستە پرسیارێکی وا لە من کرا ئیشارەتێکیشم دا ئەوسا وتم ئێمە ئەم شتانە ناهێڵین ئەگەر پێویستی کرد لە برای خۆمەوە دەست پێ بکەم دەست پێکەم زۆر باشە
بەڕێز بافڵ بەشێکی دیکە پێویستە بۆی کە شاری سلێمانی هەمیشە هاوڵاتیانی گلەیی لەوە دەکەن کە بجۆرێک لە جۆرەکان ئیهمال کراوە باز لەو بەشەی ناکەم کە پێویستە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەندێک ناوچە زیاتر گرنگی داوە بە هەندێک ناوچە ئیسtismار کراوە کاری باش کراوە ئەو بەشەی دیکەی کە پێویستە بە حیزبەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مۆدوا دەوێت چی بکات بۆ شاری سلێمانی لە بژانەوە لە بنیادنانەوەی شاری سلێمانی جارێکی دیکە ئێمە ئەتوانین چەند شتێک بکەین ئێمە چەند کادری خۆمان لەناو ئەو حکوومەتان حکوومەتی لۆکاڵ زۆربەی ئەو برادرانەی لەناو حکوومەتی لۆکاڵن گۆڕانن یەکێتین ئێمە ئەبێ ئیش بکەین لەسەر کادرەکانی خۆمان تا زیاتر ئیشی خۆیان بکەن و زیاتر خزمەتی خەڵک بکەن هەندێک جار ئێمە ئەوەمان نەکردووە بێجگە لە ئەوە ئێمە ئەتوانین جەوێک دروستکەین کە بیزنسمان حەز بکات بێتەوە بۆ سلەیمانی ئێستا بیزنسمانی زۆر گەورە هەن لە سلەیمانی ئیش ناکەن بیزنسمانی سلەیمانی هەیە چووەتە بەغا یان چووەتە هەولێر ئەبێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین بۆ ناوێرن لێرە بیزنس بکەن بۆ ناتوانن لێرە بیزنس بکەن ئێمە ئەبێ جەوێک دروست بکەین کە خەڵک خۆی حەز بکات بێت لە سلەیمانی بیزنس بکات کۆمیونیتی بیزنس لە سلەیمانی ئازاد بێت بەرەبەرە شتەکان خۆی ئەگۆڕێت یەک پرسیاری دیکە چەند خۆت ڕوونکردنەوەدا لەسری بز دەمێ جارێکی دیکە پرسیم سەبارەت بە بۆچی هەندێک لایەن هەندێک کەس هەشتی تەموز بە کودەتا ناو دەبن بۆچی بەم جۆرەیە یان بێ مەعلوماتن یان لە قانزا جانان نییە ئەو گۆڕانکاریەی کە هەشتی مانگ ڕوویدا من دووبارەیەکەمەوە هەڵوەشاندنەوەی کودیتا بوو یەکێتیمان خستەوە سەر ڕێگا ڕاستەکەی خۆی ئەم یەکێتیەی کە دوای هەشتی مانگ بوو زۆر دوورە بێت لە ئەو حزبە ئیستیخباریەی کە ئەیانویست دایمەزرێنن ئەگەڕێنەوە بۆ سەر پرینسیپەکانی سۆشیال دیمۆکراسی و ڕێبازەکەی مامجلال زۆر سپاس بەڕێز بافڵ من سپاس ئەوانەی کە لە دوای هەشتی مانگەوە هەشتی تەموزەوە دەسەڵاتیان نەماوە باز لەوە دەکەن و ئیتیهامی کۆمەڵێک لایانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن دەڵێن مەسەلەن دەستی پارتی دیموکراتی کوردستانی تایە دەستی تورکیای تایە و حتا وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانی شەوترێ لە زاری بەڕێستەوە وەکو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم تۆمەتانە بەشێک لە ڕاستیان تایە ئێوە ئیعاستان لە کەسەوە وەرگرتووە ناوەڵڵا ئەسڵ و ئەساسی نییە ئەمە دروستکراوە و بەشێکە لەو شەڕە میدیایە ناشرینەی کە بەڕاستی نابێ کەس گوێی لێ بێت نە تورکیا ئاگای لێ بوو نە پارتی بوو نە ئێران بوو نە ڕووسیا بوو نە سەدام زیندوو بووەوە بەرنامەیدانە ئەسڵ و ئەساسی نییە سپاس کاک بافڵ خاڵی خۆشوو مامجللا زۆر باسی بەرگریکردن لە میدیا و میدیای ئازاد و ئازادی ڕادەبڕینێکرد ئەوەندەش من خۆم زانی بێتمیان دەرکەوتن بێ لە کاردانەوەکانی تۆ بەرگی لە میدیاکەی قسە زۆر لەسەر ئەوەیە کەناڵی آی پلس یان ئەو کەناڵی دەوترێ کەناڵی شێخلاور بۆ بە زەبریێز و بەو شێوازە و بەو دەمە و ئێوارە چوونە سەریان هەتا خەڵکی لیدراوە خەڵکی دەوترێت ئافرەترسێنراوە خەڵک تەوق کراوە آی پلس بۆ شوازە داخرا پرسیارێکی زۆر جوانە و سپاسیش دەکەم ئەوترێت کە من وەکو بافڵ تەلەڤیزیۆنی لاهورم داخست پرسیارێکتان لێ یەکەم بێ زەحمەت بۆ تەلەڤیزیۆنی لاهورە بۆ هەرزەکەی هینۆکانە بیناکەی یەکێتی دروستی کردووە جیهاز و شتەکانی دەستگایەکی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروستی کردووە بۆ تەلەڤیزیۆنی باف بۆ تەلەڤیزیۆنی لاهورە بۆ تەلەڤیزیۆنی کاک ئێماد نییە بۆ تەلەڤیزیۆنی کاک عەتا سەراوی نییە نەخێر من پێویستم بە تەلەڤیزیۆن و بە میدیا نییە بەڵام با من شتێکت بۆ ڕوون کەمەوە ڕقم یەک کەس لەیانی نەخوارد لەوێ دڵنیاتەنەکەمەوە شتێکی سەیر هەبوو تۆ زانی ئەم تەلەڤیزیۆنە کە باسەکرێت تەلەڤیزیۆنی کات لاهور ئیجازەی نییە ئەزانن ئەم تەلەڤیزیۆنە هێشتا فریکونسی سەتەلایتی نەبوو بەڵام سەیر بوو لام کە شەو و ڕۆژ خەڵک لەوێ دەوامەکات تێناگەیشتم لەمە چیمان کرد ئێمە جوابێکمان بۆ ناردن ئەخر تۆ ئیجازەم بە جوابت بمەوە هینەکەم مەبڕە لێم تێکەچێ ببوورە خەڵک لەوێ دەوامیە کرد تەلەڤیزیۆنێک کە ئیجازەی نییە کە فریکونسی نییە
خەڵک لەوێ دەوامەکات پرسیارمان کرد لیان خۆم پرسیارم بۆ جوابم بۆ ناردین بێ زەحمەت چیەکەن لەوێ جوابیان نەداینەوە بە تۆنتر پرسیارم کرد چیەکەن لەو بینایە و بینای یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر جوابیان نەدامەوە منیش چیم کرد دووسێ برادرم هێناهی میدیا و مەفرەزەیەکی ئەمنی وتم بڕۆن بزانن لەوێ چی هەیە ئەزانن چی هەبوو لەوێ با بۆتان باسکەم دەیان پیج یانە برد بەڕێوە هەمووی جنێویانەدا بە هەر هەمومان ئەمە جنێوخانە بوو جنێویانەدا بە قوبات جنێویانەدا بە کاکۆسرەت جنێویانەدا بە کوڕەکانی کاکنەوشیروان جنێویانەدا بە دکتۆر ڕێواز ئەزانی چۆن بوو بە یەک نەوعی دیسیپلین ئەم ئیشەیان کرده بوو هەموو کەسێک فۆلدەرێکی خۆی هەبووە تەسەوڕەکەیت کاکۆسرەت کلیپ ڤیدیۆ کۆمنت جنێو حەزر کاکۆسرەت قوبات هەڵەبانی مەسعود بارزانی هەموو کەسێک حتا فایلیان حەزر کرد بوو بۆ ئەو خەڵکانی نزیک خۆیانن نەوەکە ڕۆژێک نزیکی خۆیان نەمێننەوە جنێوخانە بوو بە ناوی یەکێتی لە ناو بینای یەکێتی بە معاشی یەکێتی هەڤاڵان بۆ خەتری خوا ئەمە تەلەڤیزیۆن نەبوو جارێ تەلەڤیزیۆنەکە ئیشی ناکرد چۆن ئەتوانم شتێک داخەم کە هەر ئیش ناکات داوای ئەوەشم کردووە ناخێوانیە من نەزانم وەرە سەری هارد درایڤەکان کە ئێوە ئێلامی نین ئالێرە داواتان لێ یەکەم لیژنەیەک دانێن لیژنەیەکی ئیعلامی وەرن سەیری ئەو هارد درایڤانەکەن ئەگەر پڕ نەبێت لەوەی کە من ئێستا بۆم ڕوون کردنەوە چیتانەوێ ئەیکەین ئێوە ئێلامی نین لیژنەیەک دروستکەن لەناو خۆتانە وەرن فەحسیەوە بکەن بزاننەوە تەلەڤیزیۆن بوو یانەوە جنێوخانە بوو دڵنیاتانەکەمەوە جنێوخانە بوو تەلەڤیزیۆن نەبوو دووبارەیەکەمەوە لەناو بینای یەکێتی بە پارەی یەکێتی بە چه حەقێک بە چه حەقێک کەواتە چی لێکن کەناڵەکە ئەوە یەکێتی قەرارەدات بەڵام وعتانە دەمێ نایکەمە جنێوخانە چارنووسی کارمەندەکان چیان لێ ئەوەی کە من بزانم کارمەندەکان هێشتا معاش و شتی خۆیان وەرەگرن هیچ کێشەیان نییە بەڵام پێیان وتراوە بێ زەحمەت جنێو بە کەسمەیە سپاس من سپاس سەبارەت بە دۆخی سلێمانیە وەکو بۆ خۆش لە درێژەی ئەم دیدارە باس کرد لە هەشتی مانگەوە دۆخێک هەیە لە سلێمانی قی ئەم دۆخی سلێمانی کۆتایی پێدێت وەکوتم لە کۆمەڵێک لە شەقامە گشتیەکان هێزی ئەمنی دەبینرێت کە ئەم بابەتە کۆتایی پێدێ و سەقامگیری بۆ سلێمانی دەگەڕێتەوە سپاس من سپاس دەکەم پرسیارێکی زۆر زۆر جوانە ئەوەی کە ئەمنێتی ئەم شارەی تێکداوە ئەمڕۆ ئەو کۆکردنەوەی چەکداری ناڕەسمیە کە هەندێک کەس بە بەشێکیان ئەڵێت میلیشیایە لە لای لالەزار ئێستش نازانم بۆ پێویست دەکات RPG لە شان و نعل لە پێ و قژلول و خەڵکی سەرخۆش بە چەکەوە لەوێ هاتوو چوو بکەن بەڕاستی ناشرینە تێناگەم لەوە حتا جوابمان بۆ برادرانی لالەزار ناردووە وتومانە ئەرێ بابە ئێوە بۆ واکەن یعنی ئەمە ئێوە لە چیە ترسن ئەڵێن لە ئەمنیەتی خۆمانە ترسین پرسیارم هەیە بۆ لە ئەمنیەتی خۆتانە پرسن دەیان جار وتومە پێویست ناکە لە هیچ شتێک بترسن ئێوە با من شتێکت پێ بڵێم تو زانی 80 پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەلەوێ دەوامەکە 80 پێشمەرگە بێجگە لە ئەوە مەجموعەیەک حیمایەی سکرتاریەت لەوێ دەوامەکە بێجگە لە ئەوە مەجموعەیەک سایق کە هەمویان دەورەی حیمایەیان بینیوە لەوێ دەوامەکات هەموو جۆرە چەکێک هەیە لەوێ لە تفەنگەوە تا دەمانچە و ئێستا دۆشکەی لێیە و ساڕوخی کۆڕۆنێتی لێیە و ساڕوخی میلانی لێیە و کاکێوە لە چیە ترسن
ئەم ملیشایەمان بۆ چییە؟ من ئێستش تێناگەم ئەو ملیشایە بۆ چییە؟ من قەناعەتم وایە ئەو ڕۆژەی کە ئەو ملیشایە لەوێ نەما ئەمنیەتی سلەیمانی وەک خۆی لێ دێتەوە و ئێستا ئەمنیەتی سلەیمانی باشە ها هەر چەند سەد مەترێکە لە دەوروبەری لالەزار کە ئێوارە زیاتر لە مۆگادیشووە چێت لە سلەیمانی ناچێت کە ئەوە نەما شاروەک خۆی لێتەوە من پێم وایە کەس لە لالەزار لە خۆیان ناترسێت ئەوان پێیان وایە بە کۆکردنەوە یام چەکدارە و هەموو شەوێک هاوارەکەن ئەوە هاتنە سەرمان و ئەوە هاتنە سەرمان پێیان وایە عەتفی خەڵک ڕاکێشن بۆ لای خۆیان بەداخەوە ئەمە غەڵەتە بالعکس بە ڕەئی من خۆیان ناشرینەکەن من ڕەفیقی ئەجنەبیم هەیە پێمان پێکەنە لەم چەند ڕۆژە ڕسمێک بڵاو ببووەوە برادێک لەسەر دۆشکەیەک وەستاوە و ئارپیجیەکیشی لەشانە کابرای ئەجنەبی وتی بەو پیاوە بڵێن ناتوانێت هەردووکی بتەقێنێت یانە بێ ئارپیجیەکە بتەقێنێت یانە بێ دۆشکەکە بتەقێنێت ئەمە قسەیەکی هەزەلی نییە ئەوە گاڵتەمان پێکەن ئەمە سلەیمانیە شاری ڕۆشنبیریە ئەمە مۆگەدیشوو لە ڕۆژە ڕەشەکان نییە من تێناگەم بەو هەموو چەکدارە کە لە 110 چەکدار زیاتری لێیە بۆ پێویستەکە خەڵک وا بکات کە لە بیرتان نەچێت بە 88 دژە تیرۆر مەخموور ڕزگار کرا بۆیە من دەستخۆشیت لێ یەکەم ئەو پرسیارەت کرد من لە بیرم چوو بوو لە ڕوونکردنەوەکەی خۆم ئەوە باس بکەم هێزە ئەمنیەکانی سلەیمانی من دەستخۆشییان لێکم کە بڕیاریان داوە دیفاع لە خەڵکی سلەیمانی بکەن وەزانی لە عینی کاتیشا دیفاع لە ئەوانەی ناو لالەزارەکەن ئێمە بێ دەستخۆشییان لێ بکەین وەکو هەموو جارێک من سپاس من دەستخۆشیتان لێکم جارێکی تر زۆر بەخێر بێن زۆر سپاستانەکەم